لە چوارچێوەی گرنگی پێدان و هەروەها جێبەجێکردنی پرۆژە استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی بە بڕی 44 ملیارد دینار یاخۆ زیاتر لەو بڕاد و پرۆژەی استراتیژی گواستنەوەی وزەی کارەبا لە پارێزگای سلێمانی جێبەجێ دەکرێت. پامنێرمە ئارام بەختیار لەگەڵمان دەبێت زانیاری زیاترمان پێدەدات. ئارام پێمان بڵێ جێبەجێکردنی ئەو دوو پرۆژەی کارەبایە تا چەند کێشەی کەمی کارەبا لە سلێمانی چارەسەر دەکات؟ ئەژین پرۆژەکە لە ئێستاوە ئامادەکاری بۆ دەکرێت دوایەوەی کە حکوومەتی هەرێم ڕەزامەندی دەربڕی بۆ خەرجکردنی زیاتر لە 44 ملیارد دینار بۆ جێبەجێکردنی ئەو دوو پرۆژە گرنگە لە سنووری پارێزگای سلێمانی کە گواستنەوەی وزەیە لە سنووری سلێمانی بۆ قەزا و ناحیەکانی دەوروبەری. دەمەوێت وردەکاری زیاتر لەسەر ئەو پرۆژەیە لە گوتەبێژی بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی وەربگرم سیروان محەممەد. کاک سیروان سڵاوتان لێبێت. وردەکاری زیاتری ئەم پرۆژە چ سوودێکی ئەبێەوە کەی جێبەجێکرێت لە ماوەی چەند تاوە بێت؟ بەڵێتە بەندارێمە بەڕاستی یەکێک لە داواکاریەکانمان لە چەند ساڵی ڕابردووە بەرزکردنەوەی توانای گواستنەوەی وزە بووە بۆ سنووری پشدەر و ڕانیە لەگەڵ هەڵەبجە. بەڕاستی زۆر پێویستمان بۆ دوو پرۆژە استراتیژیە بوو، چونکە بەڕاستی تۆ ئەگەر کارەباشت هەبێ ئاستی بەرهەمێنانی کارەبا زیادکەی ئەگەر تۆ هێڵت نەبێ بیگوازیتەوە بۆ شارەکان وەکوایی چن نەکرد بێ. بۆی بەڕاستی ئەو دوو پرۆژە زۆر گرنگ بوو و خۆشبەختانە و یعنی بە سوپاسەوە سەرکاتی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی دەربڕیەوە لەسەر خەرجکردنی بڕی 44 ملیار و 500 میلیۆن دینار بۆ ئەو دوو پرۆژەیە کە یەکێکیان لە بازیانەوە بۆ سنووری بۆ ڕانیەیە کە درێژەکەی 105 کیلۆمەترە زائیدەن دانێکیش لە سلێمانیەوە بۆ سێسا کە درێژەکەی 55 کیلۆمەترە کە ئەمە بۆ ئەو دوو ناوچەیە بەڕاستی کە هەردووکان کێشەمان هەبوو لە گواستنەوە لاینەکانمان زۆر جار باریان زۆر بوو، زۆر جار توانیان کەم بوو. بۆیە ئەم دوو پرۆژەی شەڕا پرۆژەکە ڕەزامەندێکی ئەنجومەنی وەزیرانەیە بەڕێوەبەراتی گواستنەوەی وزە تەندەروشتیان ئامادە کردووی شەڵە لە ئایدەیەکی نزیکە چێتە بواری جێبەجێکردنەوە. چوو بواری جێبەجێکردنەوە کاکسیان لە ماوەی چەند ناتاوە بێت؟ تەبەن پرۆژەکان لەبەرەوەی یەکێکیان 105 کیلۆمەتر ڕەنگە کاتی زیاتر بوێ، بەڵام ئیشەڵا هەوڵە درێ لە کەمترین کاتا جێبەجێ بکرێن. کاکسیان زۆر سپاس بۆ زیانەکان، سپاس کە لەگەڵمان بووی. بەڵێ ئەژینەوە زانیاری بوو لەسەر جێبەجێکردنی و دوو پرۆژە گرنگەی سنووری پارێزگای سلێمانی. پامنێرمە ئارام بەختیار لە سلێمانی و لەگەڵمان بوو. سپاس بۆ تۆ.